دەم باشش بۆنە هەر مرۆڤکی باش. برایە من شۆڕەشەمە لەسەر پاقژیە، سەر فیداکاریە و سەر مێرانی و قەهرەمانیە هاتی ئاوا کرد. کەسێک گۆدوان سۆسیال مێدیادا یەک وەرێ ڕەخرا خۆل شۆڕەشەمە بکێ ناوێ مانێک ئەمڕابن بخەبەرە و بسخێفا بەرسەواوی کەسی بدن. یەکی گۆخۆ بێ ئەخلاق بکێ لە دژی شۆڕەشی و خەبەراش بێ شۆڕەشێرە بدێ خۆرتکی جهلکی رابۆ بەرسەواویدا ئەو هەنگی پرۆبلەماویە مشکلاویە لە یەکی گۆوەرێ سیاسەتمەدار بێ یەکی نافدار بێ یەکی گۆ دنیا و عالەمی ناس بکێ ڕەخنا خۆ بکێ شۆڕەشامە لەسەر ڕەخنا هاتیە پێشکەتن تەدید حتا بسەرۆکێ مەژی بێژێ و حتا تەڤگەرا مەژی بێژێ ئابێ ئەم بڕەخنا هاتنە ئاواکردن و هاتنە پێشکەتن. هەر کەس کارێ ڕەخنەی خۆلمە بکێ. بە جەوا ڕۆژا دبینم چەند جارات لایفنادا سوورەتێ مامۆستە سەربەست نەبی تێدانین و خەبەر و بێ ئەخلاقی لە دژی ماڵباتاوی تێکردن. برایم هەگەرت ماڵباتایی ناسناکی ئەز ناسکەم. ماڵباتاوی ماڵباتە کوردپەروەرە هەگەر نەم نەرینێ مەژیرە بن نەم نەرینێ تەڤگەرا مەژیرە بن نایەوێ معنی گۆمرابن خەبەرە بەرسەوێ بدن. لێ بەلێگەلکی ژوانە دناوا تەڤگەڕێ دەنا حتا vێکێلیکا نەهاژی ناو دەنا خەباتێژیکن و ماڵباتێ خوینە خۆشی لەسەروێ ئاخێ ڕژاندیە و دایکاوان ڕەحما خۆ دەلێ بێ دایەکێک گەلکی وڵات پارێز بوو و زارۆکێ خۆل سەر وڵات پارێزیە ئاواکردن و مەزنکردن. ئەم هێوی کنش جهل و خۆرتا گۆ ئون فەرقیە بکن نابینە باش و نەباش. فەرقیە بکن نابینە ڕەخنێ ئاواکردنێ و ڕەخنێ خەراکردنێ. ئون فەرقیە بکن نابینە سیاسەتمەدارە و ئینسانێ نافدار و هەرێکی گۆڕابێ شخۆرە تەلەفۆناوی دەستێویدا تشتێکی پێشێ. نا عەزیزێ من چاوێوەتە دەماش دەکەم و سلااو و ڕێزێ من ژ ماڵباتە مامۆستە سەربەست نەبیرە و ئەزوێ ماڵباتێ ناز دەکەم ماڵباتێک جهێ ڕێزگرتنەیە. دەمک خۆش ژ بۆنە هەر ئینسانێکی باش ئەز دەخوازم.